هاوڕێیان ێژام قەتەتان باش لە بەشی 1 و 2دا بۆ تێگەیشتن لە کۆمەڵی کوردەواری مۆدیلێکم داڕشت. ئەو مۆدیلە پێکەوەلکانی 5 کۆنسێپت بوون: ئاین، خێڵ، نەتەوە، سەرکوتکردن، هێزی دەرەکی. خۆ ئەگەر بەشی 1 و 2تان نەدیوە کارێکی باشە سەیری ئەو دوو بەشەش بکەن، چونکە هاوکار دەبێ لە تێگەیشتن لەم بەشەدا. من ڕێبافەتاحم بایەخم بە بابەتی ڕۆشنبیریە. زۆر سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایب بێم کەناڵە بکەن، شێری بکەن، بە هاوڕێکانتانی بناسێنن. ئەمانە هەموو هاوکار دەبن لە بەردەوامبوون. پرسی ئەم بەشە دەربارەی پێکهاتەی کۆمەڵی عەرەبە. پرسەکە لەسەر پرسیارێکدا ڕێژراوە کە کاک محەممەد ساڵح بۆی ناردوو. کاک محەممەد دەڵێ پێتان وایە نەتەوەی عەرەب خۆناغی خێڵایەتیان تێپەڕاندووە؟ گەر تێیان نەپەڕاندووە هۆکار چییە؟ ئەوان خاوەنی زیاد لە 20 دەوڵەتن و کوردیش دەوڵەتێکی نییە. هەڵبەت ئەمە پرسێکی گەلێک ئاڵۆزە لەبەرەوەی کە لە قوپۆپی زۆرە و نەتەوەی عەرەب یان نەتەوەکانی عەرەب مێژوویەکی دوور و درێژیانێ. لەگەڵەوەشدا من بە چاکی دەزانم کە ئەم کێشەیە گفتوگۆ بکەین، چونکە هاوکارمان دەبێ لە تێگەیشتن لە کۆمەڵی کوردەواری واتە لە خودی خۆمان. پێشەکی پێویستە پرسەکە کەمێک ورد بکەمەوە، چونکە پرسەکەی کاک محەممەد کۆمەڵێک پرسیاری لەخۆ گرتووە. یەکێکیان پەیوەندی دەوڵەتە بە خێڵەوە. پەیوەندی دەوڵەت بە خێڵەوە چییە؟ یەکێکی تریان ئەگەر کۆمەڵی کورد و عەرەب هەردوو خێڵەکی بوون، بۆچی عەرەب بوون بە دەوڵەت و کورد نەیتوانیوە دەوڵەتدار بمەزرێنێ؟ ئەم پرسێکی گەلێک ئاڵۆزە. بەشێکی تری یا لقێکی تری پرسیارەکە ئەوەیە کورد بۆچی دەوڵەتی نییە؟ هەڵبەت ناشتوانین خۆمان لەوە ڕزگار بکەین کە ئایا عەرەب تەنها نەتەوەیەکە یان چەندین نەتەوەیە؟ ئایا هەموو دەوڵەتێکی عەرەبی نەتەوەیەکی عەرەبە؟ نەتەوە ئێستا بە مانای ترادیشنەڵەکەی بەکاردێنم کە خاکی هەبێ و کلتوری هەبێ و زمانی هەبێ و پێکەوە بژی و دەسەڵاتێکی نێوەندی هەبێ و تا دوایی. پرسیارەکەی کاک محەممەد نەک تەنها پرسێکی بەکەڵکە، بەڵکو تاقیکردنەوەی مۆدیلەکەی منیشە. ئەو مۆدیلەی لە بەشی 1 و 2دا پەرەن پێداوە. من لەم ڕۆدا سەیری کۆمەلگای کوردەواری دەکەم و دەڵێم کۆمەلگای کوردەواری لە 5 کۆنسێپت پێکهاتووە. دیارام کۆنسێپتانە ڕەگ و ڕیشەی مێژوویی و واقیعیان هەیە. ئەوانیش خێڵ، ئاین، هێزی دەرەکی، سەرکوتکردن و نەتەوەیە. هەڵبەت بۆ ئەوەی لە کۆمەڵی عەرەب تێبگەین پێویستە کەمێک بگەڕێینە دواوە. لەم وێنەیەدا من مۆدیلەکەی خۆم کە بۆ کۆمەڵی کوردەواریم داڕشت بوو هەڵدەوەشێنمەوە، بە باڵای کۆمەڵی عەرەبدا دەیبڕم، دەگەڕێمەوە بۆ دواوە، یەکێک کۆنسێپتەکانی دادەڕێژمەوە بەو جۆرەی کە بە درێژی مێژوو هاتووە. پێویستە ئەوە بڵێم کە من بە هیچ جۆرێک نیازم نییە لەم بەشەدا مێژوو بڵێمەوە، نەخێر، بەڵکو دەمەوێ نیشانی بدەم کە ئەو مۆدیلەی دامناوە بۆ کۆمەڵی کوردەواری بۆ کۆمەڵی عەرەبیش دەبێ هەروەها وەڵامی ئەو پرسیارانە بدەمەوە کە لە پرسەکەدا کردوومن. دەگەڕێمەوە بۆ هاتنی پەیامی ئیسلام لە 622 زاینیدا. دیارەکە ئیسلام دەگات کۆمەڵی عەرەب کۆمەڵێکن لە چەندان خێڵ پێکهاتوون. ئیسلام ڕاستیەکەی و بە پەیامی خێڵ ڕەنگە پێشتر خێڵی عەرەبی کۆدی هەبوو بێت. ئەم کۆدانە ڕەنگە هەندێکیشیان نووسرابن زۆرتر لە شیعرە لەو ئەدەبا کە لەو سەردەما باوی بووە، بەڵام زۆرتر کلتوری خێڵ زاری بووە نەنووسراوە. کە ئیسلام دەگات دەبێ بە کۆدی خێڵ ئەو بنەمایانەی کە خێڵ باوەڕی پێیەتی و خێڵ لەسەری دامەزراوە ئیسلام دایان دەڕێژێتەوە، دەیان نووسێ و دەیانکا بە پرۆگرامی خێڵ. نمونە زۆرن. غەزا بەشێکی گەورە بووە لە چالاکی خێڵ، لە قورئانا گۆڕاوە بە جیهاد. زۆرتر لایەنێکی
ڕۆحی داوەتیە. پەلاماری یەکتر نێن، بەڵام دەتوانن پەلاماری خێڵێکی کە بدەن یان لایەنێکی کە بدەن گەر باوەڕی بەخوای ئێوەن. زۆر کۆنسێپتی تری خێڵ وەکو سوارچاکی و جەنگ و داگیرکردن و تا دوای ئەمانە هەمووی ئیسلام کردنی بە کەوتێکی نووسراوی خێڵ. هەروەها ئیسلام توانی پەیامی خێڵەکان بکا بە یەک، هۆزێکیشی لە ناویانە بکا بە هۆزی سەروەر یا خێڵی سەروەر. لە نێوانی 622 تاکو 1570 کە خێڵە تورکەکان یا خێڵە تورکمانەکان گەیشتوون، کلتوری خێڵ و ئیسلام پێکەوە کاریان کردووە. دوو دیو بوون بۆ هەمان شت. خێڵ و ئاین دوو دیوی یەکتر بوون. ئیسلام ئایدۆلۆجی خێڵە عەرەبەکان بووە. بەڵام لە 1570 دوو کۆنسێپتی دیکە یا دوو لایەنی دیکە بۆ خێڵە عەرەبیەکان زیاکرا. ئەوانیش داگیرکردن و سەرکوتکردن بوون. چونکە کە خێڵە تورکمانەکان دەگەن دەوڵەتی ئیسلامی عەرەبی لەناوە بن، دەوڵەتێکی تورکمانی ئیسلامی دادەڕێژن. دیارە خێڵە تورکمانەکان بۆیان دەرەکەوێت کە ناتوان حکوم بکەن ئەگەر نەبن بە موسڵمان، لەبەرەوە ئەبن بە موسڵمان و ئیدارەی ئیمپراتۆرەتی ئیسلامی دەگرنە دەست. ئیدی عەرەبەکان دەبن بەژێر دەست. لێرەوە کە دوو کۆنسێپتی دیکە بۆ خێڵە عەرەبیەکان زیاکرا، ئەوانیش داگیرکردن و سەرکوتکردن بوون. چونکە خێڵە تورکمانەکان عەرەبەکانیان خستە ژێر دەستی خۆیان و سەرکوتیان کردن. ئەمان بوون بە بەڕێوەبەری ئیمپراتۆریەتی عوسمانی. ئەمە بەردەوامە بێ هەتاکو 1924 تاکو ڕووخانی ئیمپراتۆریەتی عوسمانی. لە سەرەتای سەدەی 20ەوە ئەوروپیەکان بە تایبەتیش بەریتانیا و فەرەنسا کۆنسێپتی نەتەوە دەهێنن بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست، یان ڕاستتر بڵێم بۆ ئەو زەمینەی کە پێشتر ئیمپراتۆریەتی عوسمانی لەسەر داڕێژرا بوو. ئیمپراتۆریەتەکە دابەش کرابوو بە یەکەی ئیدارەوە، دەوڵەت نەبوون. هەموو نەتەوەکان، هەموو ئاینەکانی کە مابوونەوە لەژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیدا مابوون. کە ئەوروپیەکان هاتن ئەو ناوچانەیان دابەش کرد بۆ دەوڵەت، عێراق و سووریا و ئوردن و میسر و تا دوایی. بەم جۆرە کۆنسێپتێکی نوێ لەگەڵ ئەوروپیەکاندا هاتە ناوەوە. ئەمیش هەر کۆنسێپتێکی نامۆیە بەو ناوچەیە، چونکە ئەو ناوچەیە دەوڵەتی نەبووە. ئەمیش چووە سەر کۆنسێپتەکانی دیکە. بەم جۆرە هەر پێنج کۆنسێپتەکە پێکەوە لکان. ئەوەشمان بیر نەچێت کە ئەمانیش ئەوروپیەکانیش هەر سەرکوتکەر بوون، چونکە دەستیان کرد بەسەر ئەو ناوچانە و ئەو نەتەوانەی لەوێدا دەژیان خستیان لەژێر دەسەڵاتی خۆیانەوە. بەم جۆرە مۆدیلەکەی من تەواو دەبێت. لێرەدا پێویستە جەخت لە خاڵێکی دیکەش بکەمەوە. ئەویش ئەوەیە کە ئاین یا ئیسلام لەگەڵ خێڵ بە کلتوری عەرەب خۆڕسکە. خۆیان لەوێوە هاتوون. داگیرکردن و سەرکوتکردن ئەوە لەگەڵ یاژیاون. بەڕاستی بە داگیرکردن و سەرکوتن ڕاهاتوون. ئەوەی کە ڕەنگە لە هەمووی نامۆتر بێت نەتەوە بێت. نەتەوە کۆنسێپتێکی تازەیە. مێژووی لەو ناوچەیەدا زۆر کەمە. کۆمەڵی عەرەب یا کۆمەڵە جیاوازەکانی عەرەب بە هەر چۆنێک خۆیان ڕێک بخەن دەبنەوە بە خێڵ، چونکە خێڵ سروشتی خۆڕسکی خۆیانە. بەو جۆرە ڕێک خراون. ئیسلامیش لایەنێکی ئایدۆلۆجی خێڵە. لەبەرەوە هەمیشە لە هەموو وڵاتێکی عەرەبیە، لوبنان نەبێت کە ئەو بەڕاستی کەیزێکی تایبەتە، ئایدۆلۆجی دەوڵەت یان با بڵێم دینی دەوڵەت ئیسلامە. ئەوروپیەکان زۆر دەمێکە توانیویانە دەوڵەت و ئاین لە یەکجیا بکەنەوە. عەرەبەکان نەیانتوانیوە. دیارە ئەوە باسێکی دیکەیە، من ناچمە ناویەوە. پاشەوەی کە پێشینەی مێژووی ئەو کۆنسێپتانەم پیشاندا، هیوادارم ئێستا
مۆدیلەکەی من ڕوونتر بێ لەکوێوە هاتووە، وابزانم پێشتر ڕۆشن نەبوو. ئەو 5 کۆنسێپتەی کە نیشانم داوە لە مۆدیلەکەمدا هەریەکەیان بەتەنیا دەتوانێت سیستمێکی حکومڕانی بێت، بەڵام لەبەرەوەی مێژوویەکی دوور و درێژیان بەیەکەوە هەیە تێکەڵ بوون. ئەو تێکەڵبوونە ئەو کۆمەڵەی دروست کردووە کە ئەمڕۆ لە وڵاتانی عەرەبیدا دەیبینین یا لە کوردستاندا دەیبین. هەموو باسەکە لە چەند خاڵێکدا کۆ دەکەمەوە. یەکێکیان کە لە پێش هەموویانەوەیە ئەوەیە کە لە دەرئەنجامی ئەو مێژووە دژوارەدا کۆمەڵێک دامەزراوە ئاوێتەیە لە چەند پێکهاتەیەک، هەریەکەی لە دەمێکی مێژووەوە هاتووە. هەندێکیان نامۆن بە کۆمەڵی خانەخوێ. خێڵ و ئاین پێکهاتەی خۆڕسکن لە کۆمەڵی عەرەبیدا، هەرچی ئەوانی دیکەیە هێزی دەرەکی سەرکوتکردن نەتەوە زۆرتر کۆنسێپتێکی سەپێنراون. بەڵام نەتەوە بەتەنیا نامۆیە لەبەرەوەی کە لەو ناوچەیەدا دەوڵەت نەتەوە نەبووە بە مانای هاوچەرخی. هەڵبەت هێزی دەرەکی و سەرکوتکردن بۆ بە بەشێک لە کلتوری عەرەب ناتوانێت لێ ڕزگار بێت. کۆمەڵ هەمیشە دەگەڕێتەوە بۆ دۆخی خۆڕسکی خۆی کاوی خێڵ و ئاینە. هەموو دەوڵەتی عەرەبی ئەمڕۆ زۆرتر لەسەر بناغەیەکی خێڵ و ئاین دامەزراوە، بەتایبەتی ئەو دەوڵەتانەی کە ئیسلامتیانە زۆر بەهێزە. یەک خاڵەیە زۆر گرنگە، ئەویش ئەوەیە کە لەگەڵ بەرزبوونەوەی بینا و پێشکەوتنی کۆمەڵە زۆر کۆنسێپتی کۆمەڵ دەگۆڕێت، کلتوری کۆمەڵ دەگۆڕێت، بەڵام گۆڕانکاری لە کلتوردا یان لەوەدا کە پێی دەوترێ سەرخانی کۆمەڵ زۆر هێواشترە تاکو ژێرخان. ژێرخانە گۆڕێت بەڵام سەرخان زۆر درەنگ دوای ئەو گۆڕانکاریانە دەکەوێت. ئێستا دەگەڕێمەوە بۆ پرسەکان بۆ ئەوەی بزانین تاکو چەند وەڵاممان داونەتەوە. یەکەم پەیوەندی دەوڵەت بە خێڵەوە چییە؟ وابزانم وەڵامی ئەو پرسیارەمدایەوە. دووەم پرسیار ئەگەر کۆمەڵی کورد و عەرەب هەردووک خێڵەکی بوون بۆچی عەرەب بوون بە دەوڵەت و کورد نەبوون؟ ڕاستەوخۆ وەڵامی ئەم پرسیارەم نەدایە، ئەتوانم بۆ چوونی خۆم بڵێم. لەبەر هەر هۆکارێک بوو بێت خێڵە عەرەبیەکان توانیان نەتەوەکانی دەور پشتیان بخەنە ژێردەستی خۆیانەوە. بەمە توانای قەڵەمڕەوی ئەو نەتەوانەیان هەموو سنووردار کرد. زۆربەی ئەو نەتەوانەی عەرەبی ئیسلام دەستی بەستەریان کرد هەمویان توانەوە. بۆ نمونە ئەو نەتەوانەی لە سووریا و لوبنان و باکووری ئەفریقا و میسر و زۆر جێگەی دیکەدا دەژیان هەموو توانەوە. کورد نەتوایەوە بەڵام سنووردار کرا کە نەتوانێت پەل بەهاوێژێت. بۆ نمونە ئەو هەموو ئیمارەتەی کە لە سەردەمی عوسمانیەکاندا دەمەزرێت، ئیمپراتۆرەتی عوسمانی ئەتوانێت لە ناویان بڕێت. خۆ ئەگەر سەیری نەخشەی خۆرهەڵاتی ناوەڕاست بکەین دەبینین تەنیا ئەو نەتەوانە بوون بە دەوڵەت نەتەوە کە ئیمپراتۆرێتیانە بووە. فارسن ئیمپراتۆرێتیانە بووە، عەرەبن ئیمپراتۆرێتیانە بووە، تورکن ئەوانیشە ئیمپراتۆرێتیانە بووە. کورد نەیتوانیوە لەوێدا جێدەستی خۆی بکاتەوە. بە بۆچوونی منەوە وەڵامی پرسیاری سێهەمیشە کورد بۆچی دەوڵەتی نییە. ئەو پرسیارەی وەڵامی نادەمەوە کە پەیوەندی بەم باسەوە نییە، بەڵام پێویستە بزانین پرسیارێکی گرنگە چەند نەتەوەی عەرەب هەیە یا چەند کۆمەڵی عەرەب هەیە؟ ئایا هەموو دەوڵەتێک نەتەوەیەکە کۆمەڵێکە یان جیاوازە؟ ئەو پرسیارێکی دیکەیە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبەر فەتاح.